مايلز كاغنز بردفكي بري يهف بيمانيان اوف دولتي يالي تجي داعشة جي نيويوركي لقلمنا بريز كاغنز بخيراتي چلو ده كاغنز چما امريكا ريل بر ايرشين لدجي هف بيمانين خواه لدجي هسده نگرد كرد بيجن امريكيان خيانات المكرن تو چه بيجي Evarbash, Slavores, Kak Dilbuquin. باشتر I wish we were having a happy discussion today, خۆزگە but ئێستا this situation گفتگویەکی خۆشمان دەکرد بەڵام ئەو دۆخەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بووتەوە و ئەو دۆخەی کە ڕوبەڕووی ماڵباتی کورد ماڵباتی ئێوە لە کۆبانی بووتەوە جێگەی ترس و جێگەی نیگەرانیە ئەمریکا ئەوەی هەڵبژاردبووە کە سەرنج بخات بە شێوەیەکی زۆر بچووک سەرنج بخاتە سەر پێگە بچووکەکانی خۆی لە حەسەکە لە ناوچەی حەسەکە لە ژێردەسەڵاتی هەسەدا ئێمە دەبینین کە ئەو زیندانانەی کە چەندین داعشیان تێدایە لە ڕقە و شەدادی لە ژێر هەڕەشەن ئێمە دەزانین کە ئەمە هەمیشە خەونی داعش بووە بۆ ئەوەی کە دیواری ئەم زیندانانە بشکێنێت و ئەمریکا ئەوەی هەڵبژاردبووە کە ئەم مجازەفەیە قبول بکات چونکە ئەمریکا زیاتر سەرنجی لەسەر پەیوەندیەکانی خۆیەتی لەگەڵ دیمەشقۆن قەرا ئەمە زندانên ku berê ئەمریکیان و هەسەدێ بهەڤرا diparasten tu jî demekê li wê derê bûyî berpirsekî bilindî hevpeymanan bûyî ew zindan ketine destê hêzên Sûriya Demokrat yani ji destê hêzên Sûriya Demokratîk derketine ketine destê grûpên çekdar û artêşa Sûrî ya Erebî û Daişî hatine berdan û çawa çê bû yanî min xwest bizanibim Emerîkiyan çima ev helwest dandin çima bêdeng man tevî ku gelek kesên çekdarên nava artêşa Erebî ya Sûrî de cîhadî ne Daişiyên berê ne ئەمریکا سەرنجی خستووەتە سەر ئەرکی کۆتایی هێنانی داعش لە سووریا هەر لە ساڵی 2014ەوە زیاتر لە 11 ساڵە لە کۆتایی هەفتە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەمریکا هێرشێکی ئاسمانی کردە سەر بەرپرسێکی داعش فەرماندەیەکی داعش ئێستاش تۆ ڕاست دەکەی ئەمریکا زۆر بێدەنگە لەو کێشە گەورەیەی کە کێشەی هەزاران داعشە دەکرێت ببێتە هۆی گەڕانەوەی هەزاران داعش بۆ مەیدانەکە و چەندین چەکیش بەردەستن لە سووریا بۆ ئەوەی ئەوان بیگرنە دەست پێم وایە کە لە کۆتایی ئەمڕۆ تۆم باراک ڕاگەیاندراوێکی دەبێت نوێکردنەوەیەکی لەسەر دۆخەکە دەبێت و پێم وایە کە ئەمریکا لە هێشتنەوەی سەربازەکانی خۆی هێزەکانی خۆی لە سووریا بەردەوام دەبێت بەڵام لە شوێنێکی بچووک دەبێت لە باکووری ڕۆژهەڵات و لە بەشی ڕۆژئاواش سەرباز زیاتر دەبینی برێز کاگنس مەسەلەن ئەمریکی داخوایانیان دەدەن مەسەلەن لینسی گراهام داخوایانی گو ئەم ڕێنادن ئێرشی هەفپەیمانên me yên Kurd bikin سەر و کۆمارê Fransa Macron got em qebûl nakin êrişên hêzên Sûriya Demokratîk Hesedê bikin doh Ehmed Şerع got agirbest hat te ragihandin îro ew êriş berdewam dikin li gor nerîna te ev êriş wê heta kengî berdewam bikin ڕاست دەکەی ئەگربەستێک هەبوو و ڕێکەوتنێکی چواردە خاڵی لە نێو ئەم ڕێکەوتنە هەبوو کە گوتی یەکسەر جەنگ شەڕ دەوەستێت بەڵام شەڕ هێشتا بەردەوامە ئێمە تەنیا گوتەبێژی هەسەدەمان گوێ لێ نییە قسە بکات بەڵکو وێنە و ڤیدیۆی شەڕ دەبینین کە دیمەشقیش دەڵێت ئەوان دەتوانن
کۆنتترۆڵی سربازەکانی خۆیان بکەن بەڵام کاک دڵ بخوێن تۆ دەزانی و منیش دەزانم کە بەشێک لەو چەکدارانە لە نێو سوپای عەرەبی سووریا جیهادین پڕگیرن و نازانم ئایا دیمەشق دەتوانێت کۆنتترۆلیان بکاتیان نا. بله gelek spas مایلز کاگنز بەردەفکێ بەرێ هەفپەیمانیە ناودەوڵەتی ji New Yorkê.